لەم دواییەدا گۆڕەپانی سیاسەتی نێودەوڵەتی لە نێوان دوو ڕوانگەی جیاوازی سیاسی و استراتیژی ڕوبەڕووی ئاڵۆزێکی بەرچاو بۆتەوە. ئیدارەی کۆتایی پێهاتووی بایدن و ئیدارەی نوێی ترامپ کە بڕیارە لە سەرەتای ساڵی نوێدا دەست بەکار بێت بە جۆرێک مەترسی هەڵگیرساندنی جەنگی جیهانی سێم لە ئێستادا لە هەموو کات بەهێزترە. دۆناڵد ترامپ بەردەوام جەختی کردوتەوە لەگەڵ گەڕانەوەی بۆ کۆشکی سپی کۆتایی بە جەنگی ئۆکرانیا و ئاڵۆزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەێنێت و زیاد لەوەش دەیگوت کە لە 24 کاتژمێردا جەنگی ئۆکرانیا ڕادەگرێت. هەروەها دەسەڵاتدارانی کیێڤ ناچار دەکات لەگەڵ مۆسکۆ بگەنە ڕێککەوتن. لە بەرامبەردا بڕیارەکانی ئیدارەی بایدن لەم کۆتایی دەسەڵاتەکەیدا بۆ ڕێگەدان بە ئۆکرانیا بە بەکارهێنانی چەکی دوورمەودای وڵاتەکەی بۆ قوڵایی خاکی رووسیا نیگەرانی و ترسێکی گەورەی دروست کردووە. جیا لەوەش ئۆکرانیا دەستی کردووە بە بەکارهێنانی موشکی ستۆرم شادۆی بەریتانی فەڕەنسی. ئەمەش دۆخەکەی بەرەو ئاستێکی نوێی ئاڵۆز بردووە و هەنگاوێکە بۆ تێکدانی بارودۆخی گیان کە ترامپ هیچ توانایەکی بۆ ڕاگررتنی جەنگەکە نەبێت. لەوبارەوە دۆناڵد تۆسک سەرۆک وەزیرانی پۆڵەنددا بەڕوونی هۆشداری داوە کە مەترسی جەنگی جیهانی سێم جددی و ڕاستەقینەیە هەڵوێستی وڵاتانی ئەوروپاش لەم بارەوە یەکگرتوو نییە، بەتایبەت کە ئەڵمانیا و هەنگاریا پشگیری لە گەورەبوونی جەنگەکە ناکەن. بە پێچەوانەشەوە فەڕەنسا و بەریتانیا بە توندی پشتیوانی لە ئۆکرانیا دەکەن. هەر لەو چوارچێوەیەدا وەزیری دەرەوەی فەڕەنسا لە دیدارێکی لەگەڵ تۆڕی هەواڵی بەریتانی BBC ڕایگەیاند پاریس ڕێگە بە کێڤ دەدات موشەکە دووراوێژەکانی دژی رووسیا بەکار بهێنێت. کاردانەوەی رووسیاش بەرامبەر بەم پەرەسەدنانە تند و مەترسیدار بووە. ڤلادیمیر پوتین بە توندی دانەی ئەمێرشانەی کرد و ڕایگەاندووە مۆسکۆ مافی تەواوی هەیە هێرش بکاتە سەر هەر وڵاتێکی ڕۆژ ئاوایی کە بەم جۆرە چەکانە پشتیوانی لە ئۆکرانیا دەکات. هەر لەو چوارچێوەیەشدا رووسیا موشکێکی نوێی سەر و خێرایی دەنگ کە بە ئۆریشنیک ناسراوە ئاڕاستەی شاری دنیبرۆی ئۆکرانیای کرد کە بە وتەی پوتین سەرکەوتوو بووە لە گەیشتن بە ئامانجەکەی. موشکی ئۆریشنیکی رووسی هیچ سیستمێکی بەرگری ناتوانێت بەرپەرچی بداتەوە. خێرایەکەی دەگاتە 11 ماخ و توانای هەیە لە 20 خولەکدا بگاتە لەندەن و پاریس. بە پێی زانیارەکانی وەزارەتی بەرگری ئەمریکاش ئۆریشنیک توانای هەڵگرتنی کڵاوەی ناوەکیشی هەیە. هاوکات پوتین هەنگاوێکی دیکەی بە ئاڕاستەی گۆڕینی عەقیدەی ناوەکی رووسیانە. بە پێی ئەم گۆڕانکاریە هەر هێرشێکی ناوەکی لەلایەن وڵاتێکی خاوەن چەکی ناوەکیەوە وەک هێرشێکی هاوبەش دەبینرێت کە دەکرێت بە چەکی ناوەکی وەڵام بدرێتەوە. ئەم هەنگاوەش وەک کۆژدارێکی جددی بۆ وڵاتانی خۆراوە دەبینرێت و وەک ڤیکتۆر ئۆربان سەرۆک وەزیرانی هەنگاریا ئاماژەی پێداوە نابێت بە سووکی سەیری هەڕەشەکانی رووسیا بکرێت.